پیغمبری خوا صلی الله عليه وسلم لحديثك صحيح بخاري مسلم دا هاتو دي فرمو من أحب لقاء الله أحب الله لقاءه. هر کسێک تا مەزرۆی بینینی خوای گەورە بێت، هەر کەسێک پێی خۆش بێ بگاتە خزمەتی خوای پەروەردگار، ئەزانی خوای گەورەش چی پێخۆشە؟ ئەوەی پێخۆشە. فأحب الله لقاءه، ئەوە خوای گەورەش پێی خۆشە بگاتە خزمەتی تۆ، ئەوەی پێی خۆش بێ بگاتە خزمەتی خوای گەورەش پێی خۆشە بگاتە خزمەتی عەبدەکەی خۆی. ئەها خوای گەورە چۆنە تەعامل لەگەڵ خوادا چۆن بکەی، خوای گەورەش ئاوایە لەگەڵتە. بەڵێ پیغمبری خوا صلی الله عليه وسلم دعای دەکرد دەیفەرموو والشوق إلى لقائك، خوای گیان داوات لێ دەکەم وام لێ بکەی تا مەزرۆی بینینی تۆ بم، بەردەوام حەزکەم بگەم بە خزمەتی تۆ، چونکە ئەگەر ئینسان ئاوا بوو حەزی کرد خوای گەورە و میهرەبان ببینێ، بێگومان خوای گەورەش حەزەکە عەبدەی خۆی ببینێ لە قیامەت. ئەینا خوای گەورە خۆشتی لێ بزر نابێ، پێت خۆشە بگەیتە خزمەتی خوای گەورە، خوای گەورەش بەو گەورەی خۆی پێی خۆشە بگاتە خزمەتی تۆ، ڕەحمت پێ بکە و بتخاتە باشتەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکەی بخاری مسلم دا فەرمووی ئینسانی ئیماندار المؤمن إذا بشر برحمة الله ورضوانه وجنته أحب لقاء الله فأحب الله لقاءه اللهم اجعلنا منه. إنساني إيمان دار خوشويستي خوا أفرمي صلى الله عليه وسلم كاتي سر مرقي دي مزگيني بي أدري فلان كس خوا رحمي لتو كدو يشتا بسيارينا وقبر جواب ندراوته أزاني بختوره بي دوتري فلان كس خوا لتو رازية مزگيني بي لتو خواي قورا بهشتي بۆ تۆ داناوە، ئەو کاتە ئەو ئینسانە ئیماندار هێشتا ڕۆحی دەرنەچووە حەزەکە بگاتە خزمەتی خوای گەورە، چونکە مزگێنی پێدراوە. خوای گەورەش پێی خۆشە بگاتە خزمەتی ئەو عەبدەی خۆی کە تا مەزرۆی بینینی خوای گەورەیە، تا مەزرۆی ئەوەیە بگاتە خزمەتی خوای گەورە و میهرەبان. با ئێمەش وابین بەردەوام بڵین خوایە گیان پێمان خۆشە بتبینین، پێمان خۆشە بگەینە خزمەتت ڕەحمان پێ بکەی، پێمان خۆشە بە بینینی ذاتی تۆ شاد بین، بەردەوام دوعا بکە. بۆ یەک هەندێک لە پیاوچاکان دەیان فەرموو ئینسانی بەهەشتی کاتێ دەڕواتە بەهەشتیشەوە، لە بەهەشتیشە ئەو چێژ و تام و خۆشی لە دڵ دەرناچێت کاتێک کە پێش مردنی مزگەنی بەهەشت و ڕەزامەندی خۆیان پێداوە. لە بەهەشتیشە ئەو مزگەنی هەر لە بیرە و ئەمەندە تام و چێژی لێ وەرگتۆ لە بیری ناچێت. خوای گەورە لەو کەسانەمان بگێڕێ. جا بۆیە بینینی خوای گەورە لە بەهەشتا حەق و ڕاستە. ئەوە عەقیدە و بیر و باوەڕی ئەهلی سونە و جەماعەیە. ئێمەش باوەڕمان بە هەیە بەوە هەیە 100% خوای گەورە لە بەهەشتا دەبینرێ، ئیمانداران دەیبینن. بۆیە خۆشترین ناز و نیعمەتی بەهەشت بینینی خوای گەورە بێ بەشمان نەکات یا رب العالمین.